دوای کۆتایی هاتنی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی بە گرنگی دەزانن لایەنە سیاسیەکان کێشە و ناکۆچیەکانی هەرێم وەلاوە بنێن و بە یەکگرتووی بچنە بەغداد داکۆچی لە مافا دەستوریەکانی گەلی کورد بکەن. ویستە کوردیەکان لەگەڵ جیاوازی بەرنامە و بۆچوونەکانیانە بەڵام ئێمە لە بەغا یەک مهمەمان هەیە هەموو لیستە کوردیەکان هەموو کاندیدە کوردەکان ئەویش بەرگریکردنە لە مافی ڕەوای گەلەکەمان بە تایبەت ئەوەی کە لە چوارچەوەی دەستوری عێراقا و کە دەنگمان پێداوە هاتووە بۆ ئەوە خلافاتی جانیبی ئەبێ دەوری نەبێلەوە تەنها هەدەفە ئەساسیەکە بەدیهێنانی ئەو مافانە بێ چەسپاندنی و هەوڵی فراوانکردنی و دیفاعکردن لێی بە یەکگرتووی دەنگی کورد لە ناو بەغایە ئەگەر هەموو دەنگەکان نەبنەوە بە یەک بێگومان ئەبێ بە بەشێکی زۆر کەم لە زۆرینەیە کە حکم و حکمی ڕای پەرلەمانی عێراقەکە بەڵام لە ئەو دی حملێنەوە بۆ ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێ کورد لەو کاتانە بۆ هەموو برایە بەرژەوەندیەکان کە بەژەوەندی کوردی تیابێت ئەبێ کورد بە یەک دەنگ بێت. بە بڕوای نووسەران و ڕۆشنبیران کێشە و ململانێ ناخۆییەکانی کوردستان بۆتە هۆی ئەوەی گەلی کورد لە ڕابردوودا چەندین دەستکەوتی گرنگی لە بەغدا لەدەست بچێت بۆیە خوازیارن ئەم خولەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەنگاوێک بێت بە ڕاستەی ڕێخستنەوەی نێوماڵی کورد و دەرباسکردنی کوردستان لە هەموو ئەو کێشە و منملانیانەی کە هەیەی بۆ ئەوەی سەنگی کورد لە بەغداد بەهێز بێت. باشترین چارەسەر ئەوەیە ئەو پارت و کاندیدانی کە ئەچنە بەغا بە یەکگرتووی هەوڵبەن بەرەیشی یەکگرتوو لێ دروستکەن بە یەکەوە ئیش بکەن و یەک گوتاری نەتەوایەتیان هەبێ و بۆ ئەوەی لەلایەن ئەوانەی بەرامبەریشەوە ڕێیان وەربگیرێ و ئەمانە بە هەند وەربگیرێ و بۆ ئێمە دایمە کە ئەوان ڕێی ئێمە وەرناگرن و گوێمان لێ ناگرن پەرتەوازەیی ناو بزوتنەوەی کووردە ناو سیاسەکانی کووردە کە ئەمەش دایمە بۆ بە مەترسێکی گەورە لەسەر کورد. یەکگوتاری و یەک هەڵوێستی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان لە خولی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەنگی کورد لە بەغداد بەهێز دەکات. ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی بە گرنگی دەزانن لە خولی نوێی ئەنجومەنی نوێنەران سەرجەم کاندیدە کوردەکان لە لیست و قەوارە سیاسیە جیاجیاکان یەکدەنگ و یەک هەڵوێز بن لەبەر پرسە نیشتیمانی و نەتەوایەتیەکان لە بەغداد و کاربۆ بەدەستێنانەوەی مافا دەستوریەکانی کورد بکەن لە عێراقدا. هێمن کەمال، کورد سات نیوز، سلەیمانی.